كاك علي نها روشا نافا كامبا كالب چه آوایا روشا سخلمیا وان کسین کود نافا کامپی دهاتی ندرکن روشا وانیا سخلمیا و درونی به چه آوایا او كاتتا باش مريض او روشيك هي استهلك عليه بداخل روشك بهيج جوري فاشنيا بلان بو خوفي شاندانا كان خوفي شانداني كي اوتو بري وانا شو دراسي او كمان ديال بيتنا ومالا خلقي كوبون واستا بلان اشتكي اوتو زور جرين تنكافن درستي خوري خصن وخوفي شاندان وشتانا وانا بو بلان كي شكل اول زايد حكومتي فرنسا دولتي فرنسا الرايقة يعني بو كقرار كجنالكتي كدري هتاك روجي أن يخشمي كبير رجبا كبتو خلق فوقاز نوبونا شاركان فرنسا كبداخل وشتي بجينا بو كهيك هيك و زيني ترقواسنا وكان ينطاق يعني أطلعنا بلهم جوانيك نيويل خلق نيويل أو كنابر أو كناخوازاني كليران راقواز رايان قواسيتنا بلام أو خلقاني تلماون ديرا غير أول تقريبا 1500 ثمانية جير هالسال هنك أوانا ما نسوي هالشالكم بله كاك علي نها روشا وان كسين كود نافا كان بدا نها ماين نها روشا وان بچه آوايا دقيقا هرجعكم باش موصل أو مسألة كاسي أو روشا بكم وشوارشت كسي جن ماون سنتري كتابة بجنانة بلام أو خلقي كرانا بواسعان سوا وكي شكل أويا كألين روشا كباشنية شون أو خلقي كمان سوا قرار وابو كدولة بيان قوازي توبو وناو شاركاني فرنسا بلام أوش تجيب جينا كراو بداخل هتا كويستا والدوين شو هنا تقريبا هتاكو ساعات يازده يازوني شو أنا اللي دروا بوين هذا قداري روشا كبوين كأو خلق لبرس الماء ما بونواكها الشرقي كان نتمنى أوش نبيس كخلقاني زور اللي جيب الدكان ما هو نتوا دوخا كبهي جوري فاشنة بداخل بله كاك علي پنا برکان بو چشوینک گوازران تاوا بو چشوینک گوازران تاوا زیادة بو بله شتك أويا كدولة سوي رانا جاندو بو چشوینك اشتان گوازي تاوا يعني كشم ناوي خوان دنوستن شاوري دكان و أو كاتك ديان گوازن أو كان دالين كبو چشوینك بلام شوينكان بو شويني جورا جورا بو جقال ليرة أويا يعني كالين غيجيون يا هرو وكوبلين أستان كان غيجيون تايبت هي جقال غيجيون إلو فرانس أو شويني كباريس كدا كباريسي كدا يعني نعوان دي فرنسي بلين ولا همو أو غيجيون يعني سر عندك شوين هي عندك سنتر هي كفيالين سياعة ليرة أو سياعة وانا جيان فيها بلام أوي كم شارع زور بي هر زور يعني أو عندك من أعداد بو باشودي فرنسا واسرعون يعني أو شويني كدور بالسنوري لكالي لدريان مانش أو شويني كخلق أفرين أو بو بريطانيا باطلع وزور بي هر زوري أو خلقش كل إيران هو هاتون نتكالي أصلا لبروي كبتوان أفرين أو بو بريطانيا وببتي ما في تشكا ولاتاني أوروبي دانيا بداناوا وبنتساوش هي ليرة ما في وهي كالكوي سرقوي زي توبيت خوش بتواني بيجي هروشتك لفرنسا بيالين لو droit de circulation يعني بتواني بقري طالما لهيرا بينينا تشبه أو شتاقرن وناهلن كخلق بتواني اللي أوشنا بفريتو أخو ديار الشكانة شيء سناو مسائل سياسي وفرسي سياسي وبتابتي هالبجال نكاني داهاتي فرنسا كخلال بري وبشيت كمن حزناكم بشنا ناو باسوا يعني اشتكى فيهم دي بونيا طالما كي شغل أوي كإجازة ندا أو خوك بشيت أو بريطانيا بس بفريتو بريطانيا وقوم على خلفي كي يجارزوري شنا بنابركان هن كجمهوريا هيا كوكن جمهورية تواني كيشان بدرسته يعني ما ترسي أول لسلب خاص بتوانن ديبورتيان بكانوا أولاتي كوكن جمهوريا داوا بله درست باز بو علی شاکر کارمندر خرا نجدارن بسنور او سنترانه که اینو بريطانه که یو تشت نادي و ديبورتنا كانوا بلان فيش تولنياي كدولة أوروبية جبجيب يعني بله علی شاکر کارمندر خرا نجدارن بسنور لکامپا کالب مرابو درست باز بله ناجي چنا جام دچنا اسينال جام رانج مصطفى روجموان كل اسينا مرا درباره روشا پنابران لولاتن جهان بتایبت ل یونان کاروشوان به چاویا پشتی او کاودانن کل دور رودان پشتی او هجمرا زاوا کو پنابران و کوجبران لولاتن عربي لعراق لسوريا لولاتن دن بره خدينا اسينا بره خدينا يونان و ولاتن دن اوروبا بربچنا جام کاکرنجی کاروشوان به چاویا کاکرنج باوی که گشتی روشا پنابر و کجبران دی جهان دا بچه آوائه
پێشێکی دەستخۆشیتان لێ دەکەم هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم بەڕاستی ئێستا وەکو دەبینین کە پێشتریش ئەو بەرەزە باسی لەوە کرد کە پێشتر ئەو شتەی بەسەر هاتۆ کاڵاس چونکە بەڕاستی هاتنی ئەو ڕۆژ زۆرەی کە لە کاڵاس کۆبۆتەوە وای لە سەرکردەکان وای لە سەڵاتدانانی فەڕەنسا کرد کە دانیشتێکی پەلە بکەن و کۆ بکرێنەوە کە ئەو بە هیچ شێوە کەمپی کاڵاس نێڵن چونکە بەڕاستی ترسێکی زۆر هەیە باس لەوە دەکرێت ترسێکی زۆر هەوەیە کە لەوەی گروپی تیرۆریستی یاخود داعش وەکو چۆن پێشتر بینیمان لە برۆکسل لە فەڕەنسا لە پاریس کە تەقینایەکرد کە لە هەمان شێوەش لەوێش بیکەن یاخود دزە بکەن بۆ بەریتانیا کە وای کرد بۆ شێوەی ئاگر لە کەمپەکە بربدەن و بە شێوەیەکی گشتی کەمپەکە نەهێڵن چونکە بەڕاستی ئەوانەی کە دەبێنەوە لە فەڕەنسای لە کاڵاس دەمێنەوە دانەوێ بچن بۆ بەریتانیا هۆکارەکەەوەی ئێستا بە هیچ شێوەیەکی لە وڵاتەکانی وەکو سوید و ئەڵمانیا و دانمارک و بەهام هیچ ئینێکیان پێ نادرێت لە وڵاتەکانی کە هیچ بڕۆنامەیەکیان پێ نادرێت چونکە ئێستا کەسانێکی زۆر لە سووری ڕویان لە وڵاتانی ئەوروپا ئەڵمانیا دانیمارکەوانە کردووە کە زیاتر برە بۆ کەسانە ئەدرێ جگە لەوەش کە بەڕاستی دەبینین ئێستا بە شێوەیەکی زۆر کە دەبینین ناتوانن بە هیچ شێوە بپەڕنەوە بۆ بەریتانیا چکە هیچ ڕێگایەکی وشکانیان کە ڕێگایەکی تەکسی یان ڕێگایەکی پاس یاخود ڕێگایەکی قیتار نییە تاکە شوێنێکە بتوانن پێ بپەڕنەوە کەشتیە کاوەش ڕێگایەکەیان گرتووە بە هیچ شێوێک ناتوانن بە هیچ کەسێک بپەڕێتەوە بۆ شوێنە. بله کاغرانش نها تعامل دستلاتدارن أوروبا لقل پنابران بچ آیا و کجاران تعامل قلت کن یانجی تعامل وان هاتیا گوهرتن بەڕاستی وەکو دەبینی ئێستا من دەمێ بە شێوەیەکی گشتی باس لە کوردانی باشوور بکەم لێرەکانە چکە پێشتریش هەوڵمدا باس لەوە بکەم کوردانی باشوور ئێستا لەلایەن دەوڵەتی ئەوروپیەوە بەحام بە سەرنجێک و گرنگی زۆری پێدرێت یەک لە بەرەوەی کە دەبینین ئێستاوانێ ئەو کەسانی کە هاتوون بگرە لێرەکان لە هەل لە فەرمانبەر و هەتا دەگاتە مامۆستا و پێشمەرگە و کاسبکار و بازرگان هاتوون بۆ ئێرەکانە چونکە ئەوانەش وڵاتی ئەوروپی زۆر گرنگن ئەگەر بێت و کەسێک لە سەرەتاوە پێ بگەێنێت و بیکا بە فەرمانبەریان بکا بە مامۆستایەک دەبێت مەسرفێکی زۆر تێدا بکات بەڵام ئەو کەسانی کە وەکو پێشتر باسم کرد دکتۆر و فەرمانبەر و ئەوانەی هاتوون بۆ ئێرەکانە کوردینە لێرەکانە زوو دەتوانن دەست بەکار بن و ئیشەکانی خۆیان بکەن ئەوەی کە خاڵێکی گرنگە لێم باسی بکەن کە لە دەمی خوانە باسی دەکەن وەکو پێشتر باسم کە لە دەمی خوانە باسی دەکەن ئێستا دەبین لە کوردستانی عێراق لە کوردستانی باشوور هەل لە بگرە لە قەیرانی بێموچەی تا دەگاتە قەیرانی سەرۆکایەتی نەبوونی عەدالەت و نەبوونی دادگایی نەبوونی دادگاکان بێبەلان ئەوانش خاڵێکی زۆر گرنگە نەبوونی سەروەری یاسا کە نەبوونی ئەوانە خاڵێکی زۆر گرنگن کە بە زرنج و سەیلی دەکەن کە نەبوونی سەروەری ئازادی بگرە لە دەبینین کە ئەو هەموو کێشە هەیە لە کوردستان ئەوانش زۆر جێگای باسن لەلایەن دەوڵەتی ئەوروپیەوە بە شێوەیەکی چاوەڕووناکان سەیری دەکەن. بەڵێ کەواتە ئەو کریزەن کۆ لە هەرێما کوردستانی هەبووینە بووە ئەگەرە کۆ خەڵکی زاف بەرە خوبداتە ئەوروپا ئەو کەسن بەرە خودنە ئەوروپا بەروانامێن باشانە وژئالیە کاربەدەستێن ئەوروپی کاربوان تێدا دیتن مەبەستە ئەو بوو. بەڵێ بەڵێ ئەکید باس لەوە دەکەم چکە وەکو پێم گوتی دوو خاڵی زۆر گرنگ هەیە کە ئێستا دەوڵەتی ئەوروپا ئەو بەتایبەتی ئەوروپا زۆر گرنگی بە کوردانی باشووردا و باسم کرد ئەو کەسانی کە هاتوون بگرن لە فەرمانبەر هەتا دەگاتە دکتۆریش ئەو کەسانە هاتوون بۆ ئێرەکانە گرنگی زار تایبەتیان پێدەن کە لە لایەکی تر شەوکو دەبینین هەموو کەسێک باسیش دەکات بۆ خوانە دەمی خوانە باز دەکەن بگرن لە قەیرانی بێمەحاشیتە دەگاتە قەیرانی سەرۆکایەتی کە ئێستا دەبینین وەکو پەرلەمان داخراوە لەلایەن ئیسبێکەوە ئەوەش هۆکارێکی گەورەیە کە لە هەموو دنیا باز دەکرێت لە هەموو دنیا دەزانێت کە ئەوەش قەیرانێکی زۆر گەورەیە تەئسیری کردوتە سەر کوردستان بەڕاستی. بەڵێ زۆر سپاس بۆ ڕەنج مستەفا کۆپاوی کە ڕێسەخۆ لە ئەسینامەرە بۆ زۆر سپاس کۆ ڕمەڤانێک بوو لە ئەسینامەرە بۆ زۆر سپاس بۆ بەشداریەتە. لە کامپا وەلە یا لە ڕۆژهەڵاتە باژارێ هەسەکێ لە ڕۆژئاڤایە کوردستانê zêtirî ji 6300 awareyên Sûrî û Iraqê têda hatine binecehkirin. Piter ji 1500 kes ji awarên Iraqê ne. Ji Musilê û Beaj û Salaheddîn û Neynawa berêxwedeyîna werê û pêşbînî têtekirin ev hejmare zêtir bibe û tê pêşbînîkirin ku hejmara wan zebe û lama کاربەدەستن وێرە بەرەفکارا dikin هەیە ku kempê zêde bikin بۆ pêşwazîkirina 100,000 penaberên din. Ev demekî de ku alîkariyên rexistinê mirovî بۆ vê kempê li gurî desthilatdarên wê kempê gelekî kêm e. Ji destpêka operasyonên leşkerî bi ser Musilê û gundewarê wê de dijî rêxistina Daişê zêdetir ji 1500 penaberê Iraqî gihiştine kampa Holê li Rojavayê Kurdistanê. Di kampa Holê de nêzî 6300 penaberê Iraqî û Sûrî bicih bûne. Piraniya wan ji xelkên Musil, Beaj, Nînewa û Salaheddîn in. Her wiha xelkên parêzgeha Dêra Zorê ya Sûriyê.
و ev hejmar berv zêdebûnê ve ye. Pêwîstiya vê kampê bi alîkariyên mirovî ji rêxistinên navdewletî hene û di dema dawiyê de rêxistina UN hezar kon di kampê de vegirtin bo rewşên awarte. Di çarçoveya firehkirina kampê bo pêşwazîkirina 100,000 kesî di demên bê de. احتياجات المخيم مش منظمات الكاريا وانجلكي هندك تفرده يعني ام بهيفين منظمات حمو الامم المتحده ومفوضيات سامي كاركي جراند فرده بكش برجو هجماره مخيم زيدد ام حاضر ياخذ كنش بو هجمار انجلكي مزن يعني اف كامبا ودوره 100,000 كسوه روني جهيلك دنفا هجمارك مازن ji koçberên Iraqî û Sûrî li ser rêbenda rejim Slêbî ya sînorî di navbera Sûriye û Iraqê de rawestiyane. Li hêviya destûrê ne da ku derbasî kampa holê bibin. Piraniya wan ji jin û zarokan e û rewşa wan li çolê pir xerab e. Ya ku ne di baweriyê de ta niha 2500 kesên parêzgeha dêra zorê ya Sûrî gihiştine kampa holê. û dibe ku bi hezaran penaber bighine vê kampê bi destpêkirina operasyonên leşkerî bi ser bajarê Reqayê de di pêşerojê de. Nubar İsmaîl NRT Kampa Holê. Berê carekirî çine ser rewşa penaberan û penaxwazan ku li welatên Ewropî bi awayekê giştî gelek li wêrê berfire خلق هاتیا ورگتونو گلک خلقی بر خدا لوره و وکو بریان هم کاکرانجو کاکعلیجی ورگتینه لسروشا پنابران لولاتن یونان و فرانسا و کروشوان گلک خرابه نایشین جمع چگان انارتی حلمت حسین لستوکهولم لسوید مرا کروشا پنابران و پناخوازان لولاتی بچ آویا حلمت روشا پناخوازان و پنابران لسوید بچ آویا بەڵێ ئەوی ڕاستی بێ بارودۆخی پەنابەران لە ئێستاە لە سوید ئەتوانین بە چەند شێوەیەک باسی لێ بکەین. ئەوانەی کە داخوازی پەنابەریان کردو لە وڵاتە ژمارەیان زۆرە بەڵام تا ئێستا وەڵامی هەمویان نەدراوەتەوە وەڵامەکانیان زیاتریشی پێچێ لەبەرەوەی لەبەر زۆری ڕێژەی پەنابەران و داخوازیکارانی پەنابەران کارەکانی دەستگای پەنابەران بە خێراتر ناتوانێت لەوە خێراتر بەڕێوە بچێت. ئەوەی کە بارێکی سەختتری بۆ ئەو پەنابەرانەی کە مافی پەنابەرێتیان پێدراوە لە وڵاتە دروست کردووە ئەوەیە کە شوێنی نیشتەجێبوون ئەزمەی نیشتەجێبوونە قەیرانی نیشتەجێبوونە لە وڵاتە نەک هەر بۆ پەناخوازان و پەنابەران بەڵکو و تەنانەت بۆ سویدەکان خۆشیان. پێش یەک دوو ڕۆژ راپۆرتی دەستگای پەنابەران بڵاو کرایەوە دەربارەی ئەوەی لە ماوەی 2 ساڵی داهاتووە جگە لەو ڕێژە ژمارە زۆری کە ڕوویان کردوتە سوید 370,000 کە سوکاری ئەوانەی کە مافی پەنابەرێتیان پێدراوە داوای هاتن بۆ ئەم وڵاتەکەن. ئەو کەسە لێ چ وڵاتێکی داخوازە مافی پەنابەری کردیە؟ پەنابەرەکان زۆربیان پەنابەری سوورین دوای ئەوە عێراقین دوای ئەوە ئەفغانین بە وڵاتانی تریشی تێدایە بەڵام لەبەرەوەی ڕێژەکەیان لە چاو سووریا عێراق و ئەفغانستانە کەمە زۆر ئەوانێکتر لە دوای وڵاتانە مەسەلەن سۆمالە ئەتیوپیا ئەریتریە ئەمانش پەنابەریان زۆر داخوازی کردوێ. کێشەکەی ئێرە کێشەی نیشتەجێبوون بەڕاستی ئێستا بۆ نمونە لە ماوەی ساڵی 2016 22,000 پەنابەر مافی پەنابەریان پێدراوە لە وڵاتە بەڵام تا ئێستا تەنها 4,000یان شوێنی نیشتەجێبوونی لە شارە جاجەکانی سویدا دۆزیوێتەوە. واتە تا ئێستا لەسەر شوێنی نیشتەجێبوونی کەمپەکانی دەستگای پەنابەران ماونەتەوە. زۆربەی بەڵێ هەڵمات نها ئۆپراسیۆنا کۆنتڕۆلکردنا مووسڵ دەست پێکردیا و داش بەرەف داویە دەچە و بریارەجی ئۆپراسیۆنا ڕقەجی دەست پێ بکە کۆ پشتی ئەف ئۆپراسیۆنا دەست پێکە دێڕەوش وان وڵاتان باش بیتن ئایا پشتی vەیەکی ئەف وڵاتە بەرهەڤە پەنابەران وەربگریتن؟
دیارە سوید یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین ژمارەی پەنابەری وەرگرتووە بەڵام لە هەمان کاتا لە هەوڵی بەردەوام و جدیشدایە بۆ ئەوەی هەموو وڵاتانی جیهان هەمان بەرپرسیارەتیان هەبێ لە وەرگرتنی پەنابەران بۆیە سوید زۆر بە گەرمی پشتیوانی ڕێکخراوی UNHCR-ەکە تا لە ڕێگای ئەو ڕێکخراوە پەنابەران بەسەر هەموو وڵاتانی جیهانە دابش بکرێن نەک بەو شێوەی ئێستا کە ژمارەیەکی کەم لە وڵاتان ڕێژەیەکی ئێجگار زۆر وەرەگرن و چەندین وڵاتانی دنیاشەیە کە پەنابەر ئێجگار بە کەمی وەرەگرن ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێکخراو لەلایەن ڕێکخراوی UNHCR و ئەو پەنابەرانە دابش بکرێن بەسەر وڵاتانی جیهانە باری سەلامەتی پەنابەرانیش پارێزراوترە بێت و پێویست ناکە ڕووبکەنە دەریاکان و ڕێگای هات و نەهات بگرنە بەر لە هەمان کاتە یەکسانیەکیش دروستە بێ لە خزمەتکردن و بەهاناوەچوونی ئەو پەنابەرانەیە لەلایەن وڵاتە جیاجیەکانەوە لە وەکەزانی لە ئەوروپا زۆرترین ڕێژەکەوە گیرابێت مافی پەنابەری پێدرابێ ئەڵمانیا و سویدە بەڕاستی ئەنج ئەو وڵاتانش کە زیاتر زەختیان لەسەر ئیتالیا و یۆنانن لە باشووری ئەوروپا با بڵین کە زۆربەی پەنابەران لە سەرەتا ڕۆکەنەوێ و دوایی ڕۆکەنە وڵاتەکانی تر بەڵێ هەڵمەت لە ڕوویە تەعاملە حکوومەتە سوید لەگەل پەنابەران تەعاملەوان بێ چی ئاوایە مامەڵەکردنی حکوومەتی سوید لەگەڵ پەنابەرانە بە هەمان شێوەیە بە هەمان شێوەی مامەڵەکردنە لەگەڵ هەر هاوڵاتیەکی تری سویدا بەڕاستی ئەو جیاوازی ڕێگەزایەتی و ڕنگ و زمان و نەتەوە ئەو شتانە بە هیچ شێوەیەک ڕەچاو ناکرێت چکە بە گوێرەی دەستوری ئەو وڵاتە هەموو مرۆڤەکان هەمان مافیان هەیە و هەمان ئەرکیان هەیە و هەمووشان بە یەک چاو ئەبێت تەماشا بکەن و هەمووشیان لە یەک ئاستان لە بەرامبەر یاسادا لەبەرەوە حکوومەت بە کورتی هەڵمات ئەفێرشێنە و داعشکرینە چەند باژێرن وڵاتن ئەوروپی کارتێکردن نەکریە سەر تەعاملە وڵاتی سوید لەگەڵ پەنابەران بێگومان لێشاوی پەنابەران بە زۆری کە ڕویان کردوێتە ئەم ناوچانە با بڵین کارێکی وای کردووە کە حیزبە نەتەوە پەرستەکان زیاتر چۆن نەتوانێت بڵین زیاتر هەوا بکەن بە ئاگرەکەی خۆیانە بۆەوەی زیاتر گەشە بسەنێ و لایەنگر کۆ بکەنەوە بەو شێوەیە چکە کابینن بە جارێک ڕێژێکی ئێجگار زۆر ڕۆکاتە وڵاتەکان کەەوە تا بۆ نمونە ئەزمەی نیشتە جێبوون بۆتە هۆکارەوە کە سویدەکانیش ئەزمەی نیشتە جێبوونیان هەبێ ئەمە کارێکی وای کردووە کە ڕەنگە لە ناو شاری لە ناو شارە سویدەکانە ڕێژەی نەتەوە پەرستەکان لە بەرزبانەوەدا بێت داخەوە بەڵێ هەڵمەت حسێنن چەگانە NRT لە ستۆکهۆلم لە سوید مەڕەبوو